حکوومەتی عراق پێداگیری لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەق دەکات، بەڵام ئەنجامدانی پرۆسەکە لە وادەی دیاریکراودا قورسە. بەو پێی لایەنە سیاسیەکان لە ڕووی جەماوەریەوە لە دۆخێکی خراپدان و چاوەڕوان دەکرێت گرفت دروست بکەن، هەرچەندە زۆربیان بانگەشەی ئەوە دەکەن ئامادەگیان بۆ پرۆسەکە هەیە. كانت أحد مطالبنا هو الانتخابات المبكرة. یەکێ لە داواکاریەکانمان هەڵبژاردننی پێشوەختە. ئێمە لە کوتلەی یەکەمەکانین کە داوای هەڵبژاردننی پێشوەختەمان کردووە و بەڵام داواکاری یاسا هەڵبژاردن جێبەجێ بکرێت تا ساختەکاریەکانی ساڵی 2010 دووبارە نەبێتەوە، بەتایبەتی لە شاری کەرکووک بە دوو مەرج. یەکەمیان بەکارهێنانی ئەمەری بایۆمەتری نوێ کە پشت بە پەنجەمۆری دەنگەر ببەستێ، دووەمیش جیاکردنەوە و ژمارەی دەنگەکان بەدەستی و بە ئامێری ئەلەکترۆنیش، چونکە پشتبەستن تەنها بە ئامێری ئەلەکترۆنی دەبێتە هۆی ساختەکاری گەورە. هەنگاوەکانی حکوومەتی عراق بۆ هەڵبژاردننی پێشوەخت یەکێکە لە خواستەکانی شەقامی عراق کە دەیانەوێت لەم ڕێگەیەوە گۆڕانکاری بهێنە ئاراوە. لەمپەری گەورەی بەردەم گۆڕانکاری لە عێراق و ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک بوونی چەکە لە دەست گروپە چەکدارەکانی دەرەوەی دەسەڵاتی حکوومەت. هەم بە دەرکردنی یاسا و هەم بە بڕینی بوجە و دەعمی حکوومەت و هەم بە ڕێگەنەدان بە هەڵبژاردننی لایەنە چەکدارەکان لە هەڵبژاردنە ڕێگای ئەمەلی و گونجاوی دەوڵەتن ئەگەر بێوێت کۆتایی بە گروپە چەکدارەکانی حەزبی شەعبی یان هەر گروپێکی تری چەکدار بێنێت. زۆرێک لەو هێزانەی پێشتر براوەی هەڵبژاردن بوون لە عێراق هێز و چەکیان بەدەستەوەیە. بۆیە ئەو تێڕوانینە لای عێراقیەکان دروست بووە، زۆربەی کورسیەکانی پەرلەمانیان بە تەزویر بردووەتەوە. فاستخدام السلاح خارج نطاق بەکارهێنانی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت کاریگەری خراپی لەسەر هەڵبژاردن دەبێت و ڕێچکەی دەنگەکان دەگۆڕێ بە شێوەیەکی بەرچاو تەزویرەکرێ. دیاریکردنی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق لە کاتێکدایە ناڕزایەتی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە و هەرێمەکە لە قەیرانێکی قوڵی داراییدایە. هەروەک دەسوەردانە دەرەکیەکانیش جۆرێک لە مەترسی لەسەر قەوارەی سیاسی هەرێم دروست کردووە. لەم قۆناغا هەرێمی کوردستان ئەپارێزرێ سەر ڕای ململانەیەکی توندی هەرێمایەتی کە لە ناوچەکە هەیە، چ لە فشارەکانی چورکیا چ دەستێوەردانی ئێران، هەموو ئەمانە کاریگەری خۆی هەیە، بەڵام هێزێکی لەمە گەورەتر هەیە کە پشتیوانی لەوە ئەکا هەرێمی کوردستان بمێنێتەوە. بۆیە هەموو ئەوانە ڕەنگ بێ کاریگەری هەبێ لە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و ئالۆزکردنی لایەنی دەروەنی و هەندێک جاریش ناکۆکی ناوخۆیی. شەقامی عێراقی چاوەڕوانە هەڵبژاردننی داهاتوو گۆڕانکاری بێنێتە ئاراوە و ببێتە هۆی لاوازبوونی میلیشیاکان کە بە سەرچاوەی خراپی دۆخەکەی دەزانن. بەڵام پێ ناچێت ئەو گروپە چەکدارانە تەماشاکەری هەوڵەکان بن بۆ لاوازکردنیان و چاوەڕێ دەکرێت دۆخی چەند مانگی داهاتووی عێراق دۆخێکی پڕ لە ئاڵۆزی و کێشمەکێش بێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.